ڕاگەیاندن و ڕاگەیاندنەکان بەداخەوە ڕاگەیاندنەکانی ئێمە شتە خراپەکان ڕێزمەیە حورمەتمەیە بۆ هەندێکیان شتە خراپەکان زۆر گەورە دەکەن شتە بچکەکانی زۆر چاکەکانیش بەسادە مامۆستایەک ئەگەر ئێستا لە قوتابخانەیەک وەحاڵ لە دەستی دەرچوو مامۆستاش مرۆڤ ئەگەر لەسەر حەقش بێبدا لە تەلەبەیەک ئیتر هەبێ هەموو دنیا بزانێت ئەیکەنە هەرایەک ئەیکەنە هەڵایەک لەسەر ئەم مامۆستایە بەڵام ئەگەر ئەم قوتابیە شتێکی چاکە و باشە لە دەستی دەستێت لە ژێر دەستی ئەم مامۆستایە ئەم مەدرسە فێر بێ زۆر جار سێرکەی بایەخێکی یاکەدایی پێ درێ و لەوە زیاتر هیچی ئێمە شتی خراپ نابێ بڵاوکەین و ئازیزان موسڵمانێک ئێستا تۆ ئیخبارێکی خراپت دایە ئیخبارێک تۆ ئەزانی ئێمە نازانین ئەگەر تۆم ئیخبارە بڵاو بێتەوە بە دەمی تۆوە چەند کەس چەند موسڵمان بزانێتەوە گوناحباری چونکە خواجان نەفەرمێ خوا گەورە فەرمێ الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون واتەوانەی کەوا خراپە و خراپەکاری ئەوەی خراپە بڵاوی دەکەونە ئیمانداران لە ڕۆژی قیامەتا چیان هەیە عەزاب سزایەکی توندیان هەیە لە دنیا و لە قیامەت ئەوەی خوا دەزانیەوە نازانێت کەواتە موسڵمانەکان نابێ شتێک ئەزانی خراپە باسی مەکە ئیخبارێک هەواڵێکی خراپتە لای باسی مەکە ئێمە گرێتە دەمەوە تەبلێکی پێوێدا لە جاتی باسکردنی بڕێتە شەخاتە پاڵی زیاتر بڵاوی دەکاتەوە ئێمە داواکارین لە ڕاگەیاندنەکان ئەوەی چاکەی بڵاوی کردەوە بۆ ئەم خەڵکە بەخوا ئەم خەڵکە تەحەممولەوەی نەماوە ئەم خەڵکە تەحەمملی باری ناخۆشی نەماوە خەڵک لە گیانی خۆی جاڕەن بووە هەر مرۆڤێ لە ئێمە دەگری ساغی گیا نەماوە چەندەها نەخۆشیێ ئەمەنە هەواڵی خراپی بیست ئەمەنە هەواڵی ناخۆشی بیست تاقەتی نەماوە هەتا قەلی لە ژیان نەماوە بەردەوام هەواڵی خراپی بیستین ئەمە بەردەوام هەواڵی خراپ کەس کێرێک ناڵێ جارە سێمانی ماوە 2020 بەخوا لە برسامین ڕاتبەکە نامێنێ کورە بەخوا وا دەبێ وا دەبێ کورە ئەمە چیە هاوار ئەمە چی یانی ئەمە چی مرۆڤێکی ئەمە کورە بەخوا ڕاتب نەمێنێ بەخوا کورە ئێرزی ڕزقی تیا نەمێنێ بەخوا تۆژێ هەتا و ڕۆژەی کە ڕزقێ ئیتر ئەمە چیە تو خەریک چی خەریک چی تو نازانم تۆ لە دنیا نەبووی خوا ڕزقی گاری کردی یەک کەس لە ئێمە لەسەر دنیا نەبوو هەموومان لەزت دایک بووین چ ڕۆژ لەزت دایک چۆن نووسراوە خوای گەورە فەرمێ مەلایکەکان ئەجەلەکەی بنووسن لە فڵان ڕۆژان پیاوە لێ سەیارەیە بێ حەدیسێ بێ شتێک لێ بدا بمرێت ڕستەکەی بنووسن هەتا فڵان ڕۆژ فڵان تاریخ فڵان سەعات هەتا ڕۆژە بێ ڕزقی بێت دوایەوە هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانێت سانی ڕزقی بدا بێ بڕاتەوە بڕێتەوە ئیتر ئەمە چییە ئێمە جارێ نهاتووە خەڵک هەمووی شەبرزاوە هەمووی تێرچووە شتەکان لە شتی خۆیان نەماوە لە هەواڵی خراپ هەموومان سەریعین بڵاوی دەکەینەوە هەواڵی چاکەش نا فرە بڵاو ناکەینەوە داواکاری لەوەی ڕاگەیاندنەکان لەگەڵ پرۆسەی خوێندنە ئەوەی چاکە بیخەنە بەرچاوی خەڵکی خاڵێکی تر